تیمی لە ناوبردننی تەقەمەنیەکان لە بەڕێوەبەراتی گشتی کاروباری مینی هەولێر لە ناحیەی سمیلانی سەر بە قەزای چۆمان نزیکەی 700 پارچە مینی دژاکەسی و تەقەمەنی کەوا لە ئەنجامی پاکردنەوەی چێڵگامینەکان لە سنووری بەڕێوەبەراتیەکەیان کۆیان کردبووەوە لە یەک شوێن لە ناویان بردن. تیمی لە ناوبردنی تەقەمەنیەکان لە بەڕێوەبەراتی گشتی کاروباری مینی هەولێر هەرسا بە چاڵەچێکی جیا ڕێژەی 664 مینی دژەکەسی و هەروە تەقەمەنی نەتەقاوە لێرە لەو شوێنە لە ناوی دەبین لەلایەن تیمی لە ناوبردنی تەقەمەنیەکان. هەڵبەتە ئەو مینانەی کە ئەمڕۆ لە ناو دەبرن ئەوانن کە ڕۆژانە تیمەکانی گەڕۆک کۆیان دەکەنەوە بە یەکجار لە ناویان دەبین ساڵانە بۆ ماوەی چەند جارێک. بەڵام ئەوانەی کە ڕۆژانە تیمەکانی خۆمان میلابەری دایان بینەوە ڕۆژ بڕۆژ ئەوان لە ناو دەبرێ. قەیرانی دارایی کاریگەری ڕاستەوخۆی کردوتە سەر تیمەکانی مینلابەری و ئەمەشوای کردووە کارەکان لە بەشێک لە شوێنەکان خاو بەڕێوە بڕۆن و هەروەها کەشوهەوای ناوچەکەش زۆر جار وا دەکات کارەکانیان سستی تێبکەوێت. لە ئەنجامی شەڕی عێراق ئێران لە ساڵانی هەشتای سەدەی ڕابردوو ناوچەیەکی زۆری دەڤەری باڵەکایەتی بەمین پیس بوون. بە یەکێکیش لە هەرە ناوچە پیسبووەکانی بەمین و تەقەمەنی دادەنرێن ئەمە شوای کردووە کاری دەستگای مین لەو ناوچەیە سەخت بێت. قەیرانی دارایی کاریگەری هەبووە لەسەر کار و چاڵاکیەکانی مینلابەری ئەویش بەوەی کە پێشتر بە دوو شێواز کارەکان ئەنجام دەدرا بە شێوەی ڕاستەخۆ کە تیمەکانی ئێمە بووە بە شێوەی تەندەراتیش بەڵام ئێستا شێوەی تەندەرات نەمایە بەنسبەت باڵەکایەتی تەبعاً ناوچەی باڵەکایەتی بە ڕێژەیەکی زۆر چڕ مین ڕێژکرا پێشتر ئەو ناوچەیە ئاوەدانی لێ نەما بووە لە ناو گوندەکان لە ئاوەدانی حتا لە سنتەری شاریش چێلگەی مین نزیک هەیە کاری مینلابەری لە سنووری باڵەکایەتی لە هەموو شوێنێک زەحمەترە لەبەرەوەی مینی کەم کانزای زۆرە لەبەرەوەی ڕێژەی ساسمە لەو منتیقەی یەکجار زۆرە ینی حتا ئەو ئالەتەی کامە ئیشی پێدا دەکەن ئەوەندە کاریگەری نییە چونکە ساسمەکان هەمووی زەویەکە هەمووی دەخینیتەوە لەبەر هەندێ یعنی ئیشەکە لەوێ ئەستەمترە و چێلگەمینەکانیش مەترسیدارترن لە شوێنەکانی دیکە. لە ماوەی دەمانجی ڕابردوو لە سنووری بەڕێوەبەراتی گشتی کاروباری مینی هەولێر 8 هاوڵاتی بەهۆی ڕووداوەکانی مینەوە بوونەتە قوربانی کەوا چواریان گیانیان لەدەستداوە و هەروەها 470,288 مەتر دووجا زەوی پاکراوەتەوە لە مین و 1391 مین و تەقەمەنیش لە ناو براون. ئازادومەراوەی کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی سمیلان لە دەڤەری باڵەکایەتی.